بەختێرێک خۆشم دەوێت و شتەشی دەگمەنە و حەز ناکەم بیفرۆشم. لەم فستیڤالەدا جۆرەها پەلەوەر و هەروەها جۆرەها پەلەوەری ئاوی و هەروەها هەم ئەرزی لێیە. لێرە قازێکی لێ ینی قەبارەکەی ئەوەندە گەورەیە خاوەنەکەی بە تۆبزیل لە باوشتی کە قوربان سڵاوت لێبێ. باشی جان سەرچاو. ئەمە توخمەکەی چێندەریە چەند کیلۆیە؟ ئەوە ئەفریقیە تۆلسە قازی تۆلس ئەفریقیە بەخوای 9 کیلۆ تا 11 کیلۆ دەڕواتن وەزنی. باش ئەمە نرخیان تا چەندە؟ بەخوای لە 30 سەرەوە. ئەرێ وەڵڵا. 3000 دلار دەڕواتن زیاتر. ئەوە چەند دانەی لێرە هەیە ئێستا؟ بەخوای ئەنواع بابەتی هەیە بەس کاملی کەمە. ئەتو بێ تخمی خاوێن بیتن و تێدەچی کامل بیتن و هەیکەلی و سینجی و ئەوە هەیە تێکەرێتکە هەیە نەوعیت کەشەیە ئەنواع بابەتەیە. باش ئێستا ئەوە لەگەڵ دانەیەکی تر بە سیوەرەکە. ئەرێ وەڵڵا لەگەڵ دانەی. ماوەی چەندە بەخێویان دەکەیت؟ بەخوای لەوانێ 2 ساڵ زیاترە. 2 ساڵ زیاترە. بەڵێ. قەت داواکاریت بۆ هاتۆ بیفرۆشیە؟ ئەرێ وەڵڵا زۆری شاتیە. بەختێرێک خۆشم دەوێت و شتەشی دەگمەنە و حەز ناکەم بیفرۆشم. پێما بێ ساڵێت 1-2 جار هێلکە دەکەن ونیا؟ زارێکێک دەکاتن. مانجی دەوری مانجی یەک. کردووە؟ بەرێ وەڵڵا. فەرقی هەیە؟ فەرقەشتیما هەیە و ئینتاژی باشیە و لەخوا بە زیاد بێ. ماشەڵڵا قەبارەکەی زۆر گەورەیە ئەزیەت نادا لەمە. وەڵڵای زۆر هیلاکە. علاج کردم ئەرێ وەڵڵا. ئەوە تێیدەکە حەز ناکەم ئەزیت بکە لەمان دێوار. ئەوە لە ئەفریقیا هێناوتە؟ هاتی داخل کردەیە. لە ئەفریقیا. ناوی چییە؟ تۆلس. بەرێ. ئەوە وەک قازەکەی نێڵز و ئەوانەیە لە نێڵزش قازەکە بوو. بەخوای ئەوە شتەشی کاملە ئازێ عەسەبەوێت و ماری خۆت خاوێن بیماری خاوێن زۆر خۆشە تێیدەکە خاوێن و کاملە و ماشەڵڵا بە قازەکەی نێڵزش دەچی ها لە نێڵز قازەکە وای ڕاستە تێیدەچ خۆشەویستە. ئەوە ناوی مۆرتۆنە. وای ڕاستە ئەوە خۆشەویستە تێیدەچی.